جۆگرانی خۆشەویستی ڕادیۆی پێشانگ سڵاوتان لێبێت. لێرەدا بەشی حوتەم و کۆتایی هێڵا سەرچەکانی ڕەخنەی سۆسیالیستی لە ئەزموونی شۆڕشی کرێکاری لە سۆڤێتان بۆ دەخێنمەوە کە قسەوباسی مانسوور حیکمەتە لە سیمیناری حیزبدا و بۆ بڵاوکردنەوە لە بۆڵتنی مارکسیزم و مەسەلەی سۆڤێتە ڕێکخراوە. تکایە لەگەڵمان بن. بەشی حوتەم، پرسیارە تەوەرەییەکان لە هەڵوێستگیریەکی ئوسوڵیدا. ئەوەی کەوتم دەبێت هێڵا گشتیەکان و شێوە ڕەفتاری ئێمەی لە مەسەلەی سۆڤێتە ڕۆشن کردبێتەوە. هەروەک گوتم مەبەستی ئێمە لەم باسەدا سەلماندنی شرۆڤەی تێزەکانمان نییە، بەڵکە ڕاگەاندنیانە بە مەبەستی ڕوونبوونەوەی جیاوازی بۆچوونەکانمان لەگەڵ هەموو ئەو ڕەخنانەی کە لە ئەزموونی سۆڤێتدا هەن. بەو مەبەستەی باسەکە بە وەڵامدانەوەی کورتی هەندێک پرسیاری بنەڕەتی لەبەرەی سۆڤێتەوە درێژەی پێدەدەین. یەکەم، ماهیەتی دەوڵەتی بۆلشەڤیکی. شۆڕشی ئۆکتۆبەر بێ هیچ ئەملاو ئەولایەک دیکتاتۆری پرۆلیتاریای لە رووسیادا دامەزراند. ئێمە ئەو ڕەخنە بڕواڵەت ڕادیکاڵە و لە ڕاستیدا ڕاست و بۆژوازیە قبوڵ ناکەین کە گوایە ئەوەی لە رووسیا بەرپا بوو دیکتاتۆریەتی چینی کرێکار نەبوو. ئەو لایەنانەی چەپ کە بانگەشەی ئەو جۆرەیان هەیە بە زۆری ئاماژە بە پەیوەندی حیزب و چین و چۆنیەتی دەخاڵەتی جەماوەری چینەکە لە دەستگای دەسەڵاتدارەتیدا دەکەن. دەڵێن دەبێت دیکتاتۆری پرۆلیتاریا دەسەڵاتی ڕێکخراوی هەموو جەماوەری چینی کرێکار لەسەر بناغی شێوازێکی ئیداری بێت. گوایە رووسیا وانە بووە و لەبەر ئەوەش بانگەشەی ئەوە دەکرێت کە دەوڵەتی بۆلشەڤیکی شورایی دیکتاتۆری پرۆلیتاریا نەبوو. ئەمە بە بۆچوونی ئێمە داماڵینە لە چینێکی واقعی بەڕێگرە واقعیە سیاسی و عملیەکانیەوە و داماڵاندنە لەو شکڵە مادیەی کە دیکتاتۆری پرۆلیتاریا لە هەنگاوی یەکەمدا کاتێک لە هەناوی کۆمەڵی کۆنەوە سەر دەردێنێت بەخۆیەوە دەگرێت. ئەمە بەمانای داوەری کتابی و مەحکومکردنی پرۆلیتاریای واقعی و دەوڵەتی ئەوە. ئەمە بەمانای نەدانی توانای عملی بە چینی کرێکار و بە هەڵادانانی خەباتی ئەو و دەسەڵاتی ڕاستەقینەی ئەوە بە بیانووی کەم و کورتی و ناتەواویەکانی چۆنیەتی خستنەکاری دەسەڵاتی خۆی. ئەمە ئایدیالیزمە و مانە عملیاکەی پێشوەخت و لە سەرەتاوە نەفیکردنەوەی ئیمکاناتی سەرکەوتنی کرێکارانە. پێشتر سەبارەت بەم باسە چێ لە سیمینارەکانی سۆڤێت و چێ لە وتارەکانی وەک دەوڵەتە لە دەورانە شۆڕەجێڕەکاندا بۆچوونی خۆم باس کردووە. ئایا مانای ئەم هەڵوێستەی ئێمە گوێنەدانە بە چۆنیەتی عملی کارکرد و شێوەی دەستگاکانی دیکتاتۆری پرۆلیتاریا بە هیچ جۆرێک؟ مانای ئەم قسەیە ئەوەیە کە ئێمە مەحدودیەتە مێژووی و مادیەکانی چینێک کە زادەی کۆمەڵی کۆنن هەروها گوشارێک کە ملاململانەی توندوتیژی چینایەتی لە هەلومرجی شۆڕەجێڕانەدا پەیدا دەبێت دەرک دەکەین و حسابیان بۆ دەکەین. ئەوە شتێکی بەڵگەنەویستە کە بەو ڕادەیەی چینی کرێکار بتوانێت بەبێ کات بەفیڕۆدان دیکتاتۆری خۆی بە شێوازەکانی خستنەکاری ئیرادەی جەماوەری فراوانی چینەکە بە دەستگاگەلی پێناسەکرا و دیموکراتیک پشت ئەستور بکات چینێکی بەتواناتر دەبێت. بەڵام قسە لەسەر هەلێکی مێژووی دیاریکرا و هەلومەرجێکی مێژووی دیاریکراوە. ئەگەر چینی کرێکار نەیتوانی ئاوا بکات، ئەگەر نەیتوانی ئەلگوی ویسترا و تەسویری لۆ پێش خۆی بۆ دیکتاتۆری پرۆلیتاریا یەکسەر عملی بکاتەوە، ئەوە ئێمە لەو کەسانە نابین کە حاشا لە حکوومەتی کرێکاران دەکەن و دیکتاتۆری پرۆلیتاریا کە لە مەیدانی مێژووی واقعیدا بە شێوەی عملی دیکتاتۆری پرۆلیتاریا بەهەڵە دەزان و لە قەبی لێدا دەماڵن. کرێکاران و ئەحزابی کرێکاری دەبێت ئەوە بزانن کە لە ڕەوتی ئەم مێژووی واقعیدا چەندین جار لەوەها هەلومەرجێکدا خۆیان دەبیننەوە، هەلومەرجێک کە لەودا کرێکاران دەسەڵات بەدەستدێنن، بەڵام دەستبەجێ و یەکسەر مەتریاڵی کۆمەڵایەتی پێویست بۆ شکەڵدان بە حکوومەتێکی چینایەتی دەق و دەق وەک ئەلگۆی خۆیان دەست ناکەوێت. حیزبی بۆلشەڤیک
شایدی ڕاوەستاوی پرۆلێتاریای رووسایە لە پاراستنی حاکمیەتی خۆیدا سەرەڕای کەم و کورتیە فەرمیەکانیش. دووهەم، لادان و هەڵاتیۆری سیاسی و ئیداریەکانی پاش شۆڕشی ئۆکتۆبەر. ئێمە ڕوودانی زنجیرێک لە داڕوخان و پاشەکشەی سیاسی لە شۆڕشی رووسیادا ئینکار ناکەین. مەسەلەی ئێمە ڕوونکردنەوەی شوێنی واقعی ئەم دیاردانەیە لە لێکدانەوەی هۆیەکانی شکستی شۆڕشی رووسیەدا. ئێمە لە باسەکەی خۆماندا بایەخی بنەڕەتیمان بە کێشەی گۆڕانی ئابووری کۆمەڵدا و هۆی بنەڕەتی شکستی شۆڕشی کرێکاری رووسیەمان بە ناتەواوی حیزب و چینی پێشڕە و لە دەستبردن بۆ بناغەی ئابووری کۆمەڵی سەردەم و ژێر و ژوورکردنی دانا. لەوانەیە ئەو ڕخنەیەمان لێ بگیرێت کە هۆی بنەڕەتی ئەم ناتەواویە دەبێت لە مەیدانی سیاسی و لە پاشەکشەکانی حیزب و دەوڵەتی کرێکاریدا ببینرێتەوە. دەرکەوتنی بیرۆکراتیزم، لاوازکردنی دیموکراتی دەروون حیزبی، کەمکردنەوەی توانایی ئۆرگانە کرێکاریە جەماوەریەکان بە بەراوردکردن لەگەڵ حیزب و دەوڵەت، سازشی جۆراوجۆر لەگەڵ دەستگاکانی کۆمەڵی کۆن و یان گوشارە عەمەلیەکانی بورژوازی و هیتردا، ئەو فاکتەرانە بوون کە تا ساڵی 1924 ئیتر توانایی پێشڕەویان لە مەیدانی ئابووریدا لە پرۆلێتاریا سەندبووەوە. ئەمە ڕەخنەکەیە. ڕەخنەیەکی تر لەوانەیە ئەوە بێت کە ئەرکی سەرەکی پرۆلێتاریای رووسیا دەستبردن بۆ مەسەلەی گۆڕینی ئابووری نەبوو. مەسەلەی سەرەکی دەوڵەتی پرۆلێتاری پاراستنی پوختەی و ئوسوڵیەتەکەی و کۆمەک بۆ بەرەو پێشبردننی شۆڕش لە ئاستی جیهانیدا بوو. ئابووری رووسیا دەکرا لەم ماوەیەدا سەرمایه‌داری دەوڵەتی و یان هەر شکلێکی تر بەخۆ بگرێت. ئێمە هیچ یەکێک لەم دوو مامەڵەیە قبوڵ ناکەین. لەبارەی دووەمەوە پێشتر قسەم کردووە. بە بۆچوونی من ئەمە زەینگەرایی و خۆ دوورگرتنە لە وەڵامدانەوە بە مەسەلەی مادی و واقعیەکانی شۆڕشێکی کۆمەڵایەتی دیاریکراو. چاوەڕوانی هەرچەندە چاوەڕوانیەکی کاراش بێت بۆ شۆڕشی جیهانی، ناتوانێت جێگەی پێشڕەوی شۆڕشێکی دیاریکراو لە دەورەیەکی دیاریکراودا بگرێتەوە. مەسەلەی ئاسوو داهاتی ئابووری رووسیا لە ساڵەکانی 1924 بەدواوە بە شێوەیەکی جدی دەخرێتە ڕوو و دەبوایە وەڵامیان بداتەوە. سەرمایه‌داری دەوڵەتی و یان هەر شێوازێکی دیکە وەڵامی مەسەلەکە نییە. ئەمە دەورانێکە کە ئیتر دەبێ شۆڕشی کرێکاری لە رووسیا حکمی ئابووری خۆی دەربکات. ئەگەر نا ئەوە تەنانەت دەسەڵاتی سیاسی خۆیشی لەدەست دەدات. بەڵام سەبارەت بە خاڵی یەکەم، ینی پێشخستنی لێکدانەوەی لادانا سیاسیەکان لە باسی ناسینەوەی هۆیەکانی شکستی شۆڕشی کرێکاریدا دەبێ ورتر قسێ لەسەر بکەم. بە بۆچوونی من دەبێت قەناعەتمان بە جیاوازی گەلێکی جدی لە نێوان ئەو داڕوخانە سیاسیەی کە ڕنگدانەوەی ژێرخانێکی مادی و ئابووری دووبارە بەرەماتووی دواکەوتووی و بورژوازیە هەبێت و ئەو هەڵە و ناتەواوی و مەیلە نەخوازراوە سیاسیانەی کە ئێستا ئیتر وەک دیاردەیەکی کۆمەڵایەتی دووبارە بەرهەم ناهێنرێتەوە و لە ڕاستیدا لە کەم و کورتی و گوشارە کاتیەکانی تنگانە بڕگەیەکانەوە یان لە هێزی عادەت و پەروەردەی کۆنی هێزی پێشڕەوە بەدیدێن. هەڵەی سیاسی و تیۆری جۆراوجۆر لە هەمان بەرەبەیانی ئۆکتۆبەری 1970دا هەیە. مەیلی نەخوازراوی جۆراوجۆر بەرەو سازش لەگەڵ دەستگاکانی کۆمەڵی کۆن، گەشەی بیرۆکراسی، لاوازکردنی دیموکراسی دەروون حیزبی و کەمبوونەوەی دەسەڵاتی ئۆرگانەکانی کاری ڕاستەوخۆی کرێکاران و دوورکەوتنەوە لە قوڵکردنەوەی گۆڕینی سیاسی لە ژیانی حقوقی و فەرهەنگی و شتی تردا بەرچاو دەکەوێت. بەڵام ئەمانە بۆ ئێمە لیستێک لە هۆیەکانی شکست نین، چونکە هێشتا ململانەی چارنووس سازی پرۆلێتاریا لەسەر مەسەلەی گۆڕینی ئابووری نەهاتۆتە پێشەوە. ئەم ململانەیە لە دەیی 20ەوە دەستی پێکرد. ئەگەر لە ململانەیەدا ئالتەرناتیڤی مۆڵکایەتی سوسیالیستی و نەهێشتنی کاری کرێگرتە
ئالتەرناتیڤی پرۆلیتاریا لە زەمینەی دوورنمای ئابووری رووسێدا سەرکەوتایە، ئەو کاتە ئەم مەیلە سیاسی ئیداریە نەخوازراوانە نەتەنها لە هەر جۆرە پایەیەکی مادی بۆمانەوە بێبەش دەبوون، بەڵکو لە ڕەوەندی گۆڕانی قوڵی ئابووری کۆمەڵیشدا کەمڕەنگ دەبوون و جێگەی خۆیان بە شێوەکار و کارکردی سیاسی هاوتا لەگەڵ ئەم ئابووریە لە حاڵەتی گۆڕاندا و لەگەڵ ئەم پێشڕەویە تازەیی شۆڕش لە چارمنووساسترین مەیدانی خۆیدا دەدا. بەڵام ئەگەر بەو جۆرەی کە بەکردەوە بەدیهات ئالتەرناتیڤی ناسیۆنال سەنعەتی بورژوازی ئاسۆی حرەکەتی ئابووری رووسیایی پێکهێنایە، ئەو کاتە هەمان ئەو هەڵە و ناتەواویانە کە لە دەورانی شۆڕشدا توخمی لاوەکی و ڕێکەوت و بێبایەخبوون لە دیاریکردنی چارموسی شۆڕشدا ئەمجارە دەبوون بە بەشی ئۆرگانیک و دووبارە بەرەماتووی سەرخانی سیاسی هەروەک بوون. لەسەر ئەم بنەمایە گۆڕانی هەڵە و ناتەواویە سیاسی و حقوقی و ئیداریەکان بۆ داڕوخانێکی هەمەلایەنەی سیاسی بە یەکلابوونەوەی مەسەلەی ئابووری بە قازانجی ژێرخانێکی ئابووری بورژوازی و یەکڕەوتی گەشەی ئابووری کاپیتالیستی بەسراوەتەوە. نمونەی بێرۆکراسی نمونەیەکی باشە بۆ ڕوونکردنەوەی ئەم مەسەلەیە. دەوڵەتی کرێکاری لەژێر گوشاری بارودۆخی دوای شۆڕش دەستیدایە سازەشی جۆراجۆر. سوپای سوور سوودی لە داروباری سوپای قەیسەری وەرگرت. ئیداراتیان لە سەرشانی بیرۆکراتەکان بنیادنا. ئیمتیازیان بە هەندێک توێژی کۆمەڵدا تا لە پسپۆڕی و تواناکارجێڕیەکانیان سوود وەربەگرن. هەموو ئەمانە بێگومان گەواهیبوونی مەیلی نەخوازرا و لە مەیدانی سیاسی و کارگەڕیدا بوون. بەڵام بیرۆکراتیزم بەر لە قسە و باسە ئابووریەکانی دەیی بیست نیشانەی سازشی چینی پێشڕەو بوو لەگەڵ ئەو گوشەرە دەرەکیانەی کە دەخرایە سەری. ئێمە ئەتوانین ئەم سازشانە هەموو یان هەندێکیان بە ناچاری نەزانین، بەڵام لەوەدا ناتوانین دوودڵ بین کە ئەم مەیلانە خەریک بوون بەسەر هێزی پێشڕەودا دادەسەپێنران. دایان نمونە لەسەر قسە و باسی ڕابەرانی بۆلشەڤیکی هەیە کە ئەوە نیشان ئەدەن کە ئەوان ئاگاداری ئەم مەیلە نەخوازراوانە بوون و لێیان بێزار بوون و هەوڵیان داوە پوچەڵیان بکەنەوە. بەڵام لە هەمان کاتە وەک سازشی کاتی و ڕەوتەنی ناویان بردوون کە بە چەسپاندنی دەسەڵاتی پرۆلیتاریا ئیدی ناچار نابن ملی پێ بدەن. بەڵام پاش دەیی بیست کاتێک کە ڕێگەی پشتبەستوو بە سەرمایهداری دەوڵەتی پشتبەستوو بەکاری کرێگرتە وەک بناغەی حرەکەتی کۆمەڵی شۆڕش کرد و سەقامگیر بوو، کاتێک گەشەی بورژوا ناسیۆنالیستی وەک بنەمای دووبارە بەرەمێنانی کۆمەڵایەتی جێکەوت، ئەوسا ئیتر بیرۆکراسی گوشار و سازشی دەرەکی نییە، بەڵکو دەبێت بە بەشێکی ئۆرگانیک و دووبارە بەرەمهاتووەوەی سەرخانی سیاسی. لێرەوە ئیتر ئێمە بیرۆکراسی وەک دەستگایەکی سەرخانی گونجاو لەگەڵ ژێرخانی ئابووری کۆمەڵ و دینامیزمی گەشەی شێوازی ژێرخانی ناو دەبین. شوراکان پاش شۆڕشی ئۆکتۆبەر بەهۆی جۆراوجۆر و بەزۆری لەژێر گوشاری هەلومەرجی باری نائاساییدا لاواز بوون. ئاشکرایە کە دامەزراوە کرێکاریەکان هەموو لە دەوری بەهێزکردنی حیزبی کرێکاران و دەوڵەتی کرێکاران سازدرابوون و لەم نێوەدا شێوازەکانی دەسەڵاتی ناحیزبی و ڕاستەوخۆی کرێکاری لاواز بوون. بەڵام پاش یەکلابوونەوەی مەسەلەی ڕەوەندی حرەکەتی ئابووری بە قازانجی ئاسۆی بورژوا ناسیۆنالیستی ئیتر نابێت هۆی لەبەرێک هەڵوەشان و دیارنەمانی شوراکان و زاڵبوونی بیرۆکراسی لە هەلومەرجی نائاسایی و بەرگەییدا ببینرێتەوە. بیرۆکراسی سەرخانێکی سیاسی گونجاو لەگەڵ ئاسوی ئابووریەکی سەرمایهداران و دەوڵەتیدا بوو کە لە کۆمەڵدا سەقامگیر بوو. لە دەورەی یەکەمدا شوراکان لاوازکران تا لە دەوڵەتی کرێکاری و کێشەکانی ڕزگار بێت. لە دەورەی دووەمدا دەبوایە شوراکان بە یەکجاری وەرابندرێن تا میکانیزمی بڕیاردانی سیاسی و ئابووری لەگەڵ لۆژیکی بورژوازی گەشەی ئابووری کۆمەڵدا هاوتا بێتەوە. لەسەر ئەم بنەمایە ئێمە جیاوازێکی زۆر لە نێوان لادانەکان و
هەڵا سەرخانیەکانی کۆمەڵی رووسیای ڕاستەوخۆ و پاش شۆڕش لە ڕووی ئایدۆلۆژی و سیاسی و فەرەنگی و داڕوخانی سیاسی پاش دەی بیستدا دەبینین. ناتەواویە سیاسی و سەرخانیەکان لە دەورەی یەکەمدا بە بۆچوونی ئێمە فاکتەرێکی لاوەکی تر و بێبایەخترن کە لە دیاریکردنی چارنووسی شۆڕشی رووسیادا ڕۆڵی دیاریکەریان نییە. ئەمانە کۆمەڵەگەرایش و کەموکوڕیەکن دەکرا قەرەبوو بکرێنەوە و وەلا بندیان ناکرێ ئەوانە وەک فاکتەری خەسڵەتنما لە لێکدانەوەی شۆڕشی کرێکاریدا حساب بکرێن. بەڵام لە دەورەی پاش دەی بیستدا کاتێک کە ڕێگەی گەشەی بورژوا ناسیۆنالیستی زاڵبێت ئەم تایبەتمەندیە سەرخانیانە دەبنە بەشە ئۆرگانیک و دووبارە بەرهەمەتۆکانی ڕژێمێکی ئابووری و کۆمەڵایەتی سەرخانەیەک کە تایبەتمەندی بنەڕەتی ژێرخانی بەرەمێنان لە خۆیدا دەنوێنێت. ڕێم پێ بدەن لە ڕێگەیەکی تریشەوە ئەم مەسەلەیە ڕوون بکەمەوە. ئەگەر ئەو دابەشکاریەی کە لە وتاری دەوڵەت لە دەورانە شوڕەجێڕەکاندا ئاماژەم پێکردووە ینی دابەشکاری دەورانی پاش شۆڕش دەورەیەکی بەمانە تایبەت شۆڕژێڕی و دەورەی سەقامگیربوونی دیکتاتۆری پرۆلیتاریا لەبەرچاو بگرین، ئەو کاتە دەکرێت مەسەلەکە بەم جۆرە بخرێتە ڕوو. لە دەورەی یەکەمدا کاتێک کە مەسەلەی تەوەرەیی شۆڕش چەسپاندنی دەوڵەتی تازەی کرێکاری بوو، زۆر سازش بەسەرچینی کرێکاردا سەپێنرا. ئەم سازشانە نا بێڕەوشتی بوون نا نائوسوڵی، بە زۆری لە بەهێزی دوژمن و هەلومەرجی بارینە ئاسایی و بەرگری تونند و تیژی بورژوازی خۆوەڵاتی و جیهانیەوە سەرچاوەیان دەگرت. لادانە سیاسی و ئیداریەکان لەم دەورەیەدا بە پێچەوانەی ئەمەیل و خواست و گەڵاڵی حیزبی پێشرە و بەسەریدا دەسەپێنرێت. چینی کرێکاری رووسیا دەورەی یەکەمی سەرەڕای هەموو ئەم سازشانە بەسەرکوتویی تێپەڕاند. لە ساڵی 1924دا ئیتر دەوڵەتی کرێکاری دەسەڵاتی سیاسی خۆی لە دژی بەرگری بورژوازی چەسپاند بوو. بەڵام هەر بە هەمان هۆ مەسەلەی ناوڕووکی ئابووری شۆڕشی کرێکاری و ئەرکە ئابووریەکانی دیکتاتۆری پرۆلیتاریا دەبێتە مەسەلەی ناوەندی لە گەشەی شۆڕشدا، ینی ئەنجامدانی ئەم شۆڕشە ئابووریەی کە ئەنگلس واتەنی بەبێ ئەوە سەرکەوتنی سیاسی چینەکەش پوچەڵ دەبێتەوە. ئەم شۆڕشە ئابووریە ڕووی نەدا چونکە چینی کرێکار و حیزبی پێشڕەوی ئەو بە شێوەیەکی مادی ئاسۆیەکی لەم بابەتیان لە بەرامبەر خۆیاندا دانە نابوو. ناسیۆنالیزم و سەنعەتگەرایی بورژوازی ینی ئەڵتەرناتیڤی ڕیشەدار و زەمینەداری بورژوازی رووسیا بە درێژایی سەدەی بیستم کە سۆسیال دیموکراسی رووسیا بە ڕوونی سنووری خۆی لەگەڵیدا پێناسە نەکردبوو، لەم قۆناغی شۆڕشدا سەرکەوتوانە هاتە دەر. بەرەنجامی ئەوەی کە ناتەواویەکان و هەڵا سیاسی و ئیداریەکانی دەورەی یەکەم نەتەنها لە ئەنجامی شۆڕشێکی گەورەی ئابووریدا شۆڕشێت کە دەبوایە مڵکایەتی سوسیالیستی دامەزرێنێت لا نەبران و قەرەبوو نەکرانەوە، بەڵکو بە سەرکەوتنی ئاسۆی ئابووری بورژوازی بە پێناسەکردنی دۆرنمای ئابووری دەوڵەتی پشتبەست و باکاری کرێگرتە بۆ کۆمەڵی رووسیا ئەم هەڵانە گەیشتە ئاستێکی بەرز. بیرۆکراتیزم و نەمانی دیموکراسی ناوخۆیی، بێمافی و نەمانی شوراکان، نهێشتنی کۆنترۆلی کرێکاری و شتیتر هەمویان وەک بەشی ئۆرگانیکی ئەم شێوازە ئابووریەی بورژوازی جێگیر بوون. ئێستا ئیتر ئەم دیاردانە وەک سەرخانی گونجاو لەگەڵ ڕەوەندی ئابووری تازەدا دووبارە بەرهەم دێنەوە. بەپێی ئەمە ئێمە ئەتوانین لە هەردوو دەورەکەدا ئەم گەرایشە لادەرانە لە سەرخانی سیاسی و ئایدۆلۆژی کۆمەڵی رووسیادا وەک کۆمەڵە فاکتەرێکی ناچارەنووساز ناوبەرین. لە دەورەی یەکەمدا ئەم فاکتەرانە بە بەراوردکردنیان لەگەڵ پێویستی چینی کرێکار بۆ چەسپاندنی دەسەڵاتدارێتی خۆی لاوەچین. لە دەورەی دووەمدا ئەم گەرایشانە بێپێشینە نین، بەڵکو
بەرهەم و ئەنجامی لادانێکی ژێرخانیتر و بنەڕەتیتر یانی هەڵبژاردننی ڕێگەی گەشەی بورژوایی بۆ کۆمەڵی رووسیان. دەبێ لێرەدا ئاماژە بە چەند خاڵێک بکەم. یەکەم لەوانەیە پرسیار بکرێت کە بۆچی ئێمە لادانە سیاسی و ئایدۆلۆژیەکانی دەورە یەکەم بە قابلی قەرەبووکردنەوە دەزانین. بە بۆچوونی من ئەگەر کەسێک قبوڵی بێت کە ئەوەی لە ڕووی ئابووریەوە لە رووسیا پێویست بوو بریتی بوو لە شۆڕشێکی ئابووری. ئەگەر قبوڵی بێت کە شۆڕشێکی وا لە دەی بیستدا هێشتا لە ڕووی بابەتیەوە ممکن بوو و هەلی مێژووی بۆ ئەنجامدانی هەبوو، ئەو کاتە دەرکی ئەم مەسەلەیە کە شۆڕشێکی وا لەگەڵ خۆیدا بوژانەوەی شوراکان، بوژانەوەی فراوانترین دیموکراسی پرۆلیتەری لە دەرونی دەستگای دەوڵەتی و حیزبیدا و نهێشتنی بیرۆکراتیکی بەدیدێنێت دژوار نییە. هەنگاونان ڕوودامەزراندنی خاوەندارەتی سوسیالیستی و نهێشتنی کاری کرێگرتە، هەنگاونان ڕووخستنە کاری کۆنترۆلی ڕاستەقینەی کرێکاران لەسەر ئابووری و بڕیاردانی ئابووری جارێکی تر لایەنە تاواوکەرەکانی شێوازە بیرۆکراتی و بۆژوازیەکانی لە ئاسی سیاسی و کارگەڕیدا دەدایەوە بەرهێرش. بەرگری ئەم شێوازانە زۆر لە بەرگری سەر تاپای ڕژێمی ئیداری و سیاسی تیزاریزم و بۆژوازی رووسیا لاوازتر دەبوو. ئێمە جیاوازێکی تەواومان لەگەڵ ئەو تێڕوانینەدا هەیە کە دەڵێ ستالین کە دەستی باڵای پەیدا کرد بە دەرکردنی فڵان بڕیار سەبارەت بە مافی فراکسیۆنەکان و بە فڵانە دەخاڵەتی شورای کۆمیسارەکانی خەڵک بۆ بەرتەسەکردنەوەی ماودای دەسەڵاتی شوراکان و کۆمیتەکانی کارخانە ئیتر فاتحای شۆڕش و دموکراسی کرێکاری خوێنرایەوە و ڕێگەی گەڕانەوە نەمایەوە. هەر ئەم حیزبە بە هەموو کەم و کورتیەکانیەوە لە حاڵەتی هەبوونی پێشڕەوی خاوەندارەتی سوسیالیستی و شێوازە سوسیالیستیەکانی بەرەمێنان دەیتوانی لە قسە و باسە ئابووریەکانی دەی بیستدا سەر بەرز بێتە دەر و بەم پێیە پایە مادیەکانی لابردنی ناتەواویە سیاسی و ئیداری و کەم و کوڕیە سەرخانیەکانی کۆمەڵ بەدی بێنێت. گیرروگرفتی ڕاستەقینە لەم ناتەواوی و هەڵانەی حیزبدا نەبوو، بەڵکو لە ناتەواویەکی بنەڕەتی تردا بوو کە ئەویش نەبوونی ئاسۆیەکی ڕۆشن دەربارەی شێوازەکانی خاوەندارەتی و بەرەمێنانی سوسیالیستی بوو. خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە لەگەڵ ئەو دیدگایانەدا کە بناغەی لێکدانەوەی خۆیان لەسەر مەیلە لادەرە سەرخانیەکان لە حیزب و کۆمەڵی رووسیادا دادەڕێژن، ئەو دیدگایانەی کە داڕوخانی شۆڕشی رووسیا بە ڕنگدانەوەی داڕوخانی سیاسی حیزب یان داڕوخانی ئیداری دەوڵەت دەبینن بە هیچ جۆرێک ناینەوە. ئەم داڕوخانە سیاسیە ئەنجامی داڕوخانی ئابووری شۆڕشە، نەک هۆی ئەو، و دەبێت وەک ئەنجامێکی ناچاری ئەم داڕوخانە ئابووریە ڕوون بکرێتەوە. و لە لایەکی ترەوە ئێمە ئەو بایەخەی کە هەندێک دیدگا بە پێشێرکردنی دیموکراسی دەدەن لە دەوری یەکەمی شۆڕش یەکسەر دوای ئۆکتۆبەردا بەڕاستی نازانین. ئەمە تێڕوانەیەکی دیموکراتیکە بۆ شۆڕشی کرێکاری، لەگەڵ ئەوەشدا کە حتمەن دەبوایە هەوڵ بدرێت تا دیکتاتۆری پرۆلیتاریە هەل لە ئەوڵەوە پێشکەوتوترین شێوازی دیموکراسی پرۆلیتەری بگرێتە بەر. سەرنەکەوتنی کرێکارانی رووسیا لەم کارەدا هۆی سەرەکی شکستی ئەوان نەبوو. سەرڕای ئەم کەم و کورتیانەی ئەوان قۆناغێکی دیاریکەریان بە سەرکەوتووی تێپەڕاند. هۆی بنەڕەتی شکستی یەکجاری کرێکاران لە رووسیا دەبێت لە شکستی ئابووری چینەکە لە دەی بیستدا تاوتوێ بکرێت. ئەگەر کرێکاری رووسیا لەم شەڕا دیاریکەرەدا لە قۆناغی دووەمدا سەرکەوتایە، ئەو کاتە کێشە و کەموکورتیەکانی دەورەی یەکەم وەک ئازارێکی کاتی و ڕەوتەنی و ژانی لەدایکبوونی کۆمەڵێکی نوێ لە جێ خۆیان دەنیشتنەوە و لە مێژووی گشت رووسیای پاش شۆڕشدا کەمڕەنگ دەبوون. سێهەم، سۆسیالیزم لە یەک وڵاتدا و چارنووسی ئابووری شۆڕشی ئۆکتۆبەر. کۆمەڵی رووسیا لە ساڵی 1923دا ئیتر قۆناغی یەکەمی شۆڕشی کرێکاری بەسەر بردەبوو. دەسەڵاتی سیاسی کرێکاران سەرەڕای هەموو سازشەکان
کەموکورتیەکان و هەڵەکان هەر چۆنێک بوو لە بەرامبەر بەرهەڵستی ئاشکرای سیاسی و سەربازی بۆرژوازی سەرکەوتو سەربەرز هاتە دەر. ئێستا ئیتر مەسەلەی بناغەی شۆڕشی رووسیا ینی گۆڕینی ئابووری کۆمەڵ لە سایی دیکتاتۆری پرۆلیتاریا وردە وردە دێتە پێشەوە. ئەمە مەسەلەیەکە کە لە مەنتیقی ئەو ململانەیەدا کە لە دەوری باسی سۆسیالیزم لە یەک وڵاتدا شکلی گرت تاوەکو ساڵی 29 ئیتر بە یەکجاری ڕوون دەبێتەوە. ئاسووی ئابووری بۆرژوازی و ڕێگاگەشەی ئابووری سەرمایەدارانە لەم دەورەیەدا زاڵ دەبێت و لە دەیی سیدا ئێمە ئیتر لەگەڵ حرەکەتی گشتی کۆمەڵ لەم ڕەوەندەدا ڕوبەڕووین. لەم دەورەیەدا ئیتر کامەڵبوونی بۆرژوازی کۆمەڵی رووسیا سەرەکیە و خەباتی کرێکاری خەباتێکە لە هەمبەر ئەم قانونمەندیەی حرەکەتی کۆمەڵدا. سەبارەت بە باسی سۆسیالیزم لە یەک وڵاتە دەربڕینی ڕایخۆمان لەبارەی چەند مەسەلەیەکەوە بەڕاشکاوی زەروریە. یەکەم، بە بڕوای ئێمە لە ڕووی تیۆریەوە سربەخۆ لە باسی سۆڤێت دامەزراندنی سۆسیالیزم لە یەک وڵاتە ینی دامەزراندنی شێوازێکی ڕاوەستا و پشتبەست و بامۆڵکایەتی سوسیالیستی و نهێشتنی کاری کرێگرتە و هاوڕێک لەگەڵ ئەو نەخشانەی کە مارکس وەک قۆناغی پایی قسەی لەسەر دەکات بە تەواوی ئیمکانی هەیە. نەتەنها ئەمە بەڵکە لە چارەنووسی شۆڕشی کرێکاریدا مەسەلەیەکی حیاتیشە. دامەزراندنی سۆسیالیزم ئەرکێکی دەست بەجێ و حیاتی هەر چینێکی کرێکارە کە ئەتوانێت لە هەر وڵاتێکدا دەسەڵاتی سیاسی بەدەست بێنێت. ئێمە ئەو دیدگانەی کە بە هەر بیان و مەبەستێکەوە بێت وەکو باسی زەرورەتی شۆڕشی جیهانی دواکەوتووی رووسیا سنووربەندی لەگەڵ ستالینیزم و ناسیۆنالیزم و شتی تر کاری بەدیهێنانی ئابووریەکی سۆسیالیستی پشتبەست و بە مۆڵکایەتی سۆسیالیستی و نهێشتنی کاری کرێگرتە لە دەستوری پرۆلیتاریای بەدەسەڵات گەیشت و لە یەک وڵاتدا دەنێتە لاوە و هەواڵەی دەورەیەکی تری دەکەن. باڵە و نامارکسیستی دەزانین. دووهەم، بە بڕوای ئێمە جیاوازیەک کە مارکس لە نێوان دوو قۆناغی کۆمونیزمدا پێناسی دەکات جیاوازیەکی زۆر ڕۆشنە و ڕاستەوخۆ پەیوەندی بە باسی ئەرکە ئابووریەکانی دیکتاتۆری پرۆلیتاریاوە هەیە. ئێمە کۆمونیزم قۆناغی باڵا لە تاکە وڵاتێکدا بە مەمچین نازانین. هۆی ئەم باوەڕەش ئەوەیە کە تایبەتمەندیە سەرەکیەکانی ئەم قۆناغە بریتین لە فراوانبوونی ئابووری پەرەسەندنی سەرسوڕهێنەری هۆیەکانی بەرهەمهێنان ئاڵوگۆڕی بنەڕەتی لە جێگا و شوێنی مرۆڤ لە کۆمەڵدا ڕەوشت و شتی تردا و لە دواییدا نەمانی دەوڵەت کە بە بڕۆی ئێمە ئەمانە لە چوارچێوەی تاکە وڵاتێکدا ناکرێ بێنەدی. بۆ نمونە مادام سنووری نێوان وڵاتەکان هەبن و ئەم سنوورانەش هێڵی جاکردنەوەی کۆمەڵە سۆسیالیستەکان لە کۆمەڵە سەرمایه‌دارەکان بن نەمانی دەوڵەت عەمەلی نییە. بەڵام سۆسیالیزم بە مانای قۆناغی سەرەتایی نەتەنیا عەمەلیە بەڵکو هەروەکو گوتمان زەروریشە. سێهەم، دەبێت جەخت لەسەر ئەوە بکەمەوە کە لە پیلمیکە ئابووریە ناوخۆیەکانی حیزبی بەلشەڤیک لە نێوەڕاستی دەیی بیستدا سۆسیالیزم لە یەک وڵاتدا ئاڵاو دەواازەی هەڵدان و گەشەی ناسیۆنالیزمی بۆرژوازی بوو بە هەمان ئەو مانایەوە کە پێشتر ئاماژەی پێکرا، ینی زالبوونی ئەڵتەرناتیڤی بۆرژوازی بۆ حرەکەتی کۆمەڵ لە ڕووی بەرهەمهێنان و دووبارە بەرهەمهێنانەوە. بەواتایەکی دیکە هەرچەندە دەستەواژەی سۆسیالیزم لە یەک وڵاتدا خۆی لە خۆیدا هەڵگیری لادانێک نییە. بەڵام سۆسیالیزم لە یەک وڵاتدا وەک ئاڵای ڕەوتێکی دیاریکراو لە دەورەیەکی دیاریکراو لە کۆمەڵێکی دیاریکراودا ڕەمزی یەک بزوتنەوەی گەورەی دژی کرێکاری و نیشانەی وەستان و شکستی شۆڕشی رووسیە بوو. ئێمە ئەم ڕەوەندە وەک هەڵگری ئەڵتەرناتیڤی بۆرژوازی لە کۆمەڵی بۆرژوازی لە کۆمەڵی رووسیادا مەحکوم دەکەین. لەو هەلومەرجە دیاریکراوەدا یانی لە هەلومەرجێکدا کە کرێکاران دەسەڵاتیان لەدەستا بوو سۆسیالیزم لە بزوتنەوەیەکی بەربڵاوی جەماوەیی بەهرەمەند بوو ببووە پێناسێک کە ڕاست و ڕەوابوونی هەرهەنگا و پێشڕەوێکی پێدەناسرایەوە. لە هەلومەرجێکدا کە بۆرژوازی هیچ نوێنەرێکی ڕاستەوخۆی لەو ململانیانەدا نەبوو کە پەیوەندیان بە ڕەوەندی حرەکەتی ئابووری رووسیاوە هەبوو. ئەم فۆرمەڵبەندیە
بوو بە شکلی ناچاری دەرکەوتنی ناسیۆنالیزمی بورژوازی. گەشەی سەرمایەدارانی بازاڕی رووسیا لە ژێرناوی سۆسیالیزم لە یەک وڵاتدا لە بەرامبەر پرۆلیتاریای شۆڕژگەردا دانرا. لە بەرامبەر ئەم ڕەوەندانەدا ئەو بەرهەڵستکارانەی کە بەڕوونی ئاگاداری گەشە و هەڵدانی ناسیۆنالیزمی بورژوازی لەژێر ئەم ئاڵایەدا بوون پەنایان بردە بەر بیری شۆڕشی جیهانی. ئەم ڕیزبەستنە چەند خاڵێکی جێگەی سەرنج تەرح دەکات. لە پلەی یەکەمدا ئەم واقعەتە کە جیاوازی بۆچوون نە لەسەری گوشەی سۆسیالیزم بەڵکو لەسەر دەستەواژی یەک وڵات لەم هەڵوێسەدا فۆرمۆڵە کراوە. بەڵگەی ئەو ڕاستیەیە کە لێکدانەوەی بەرهەڵستکاران لە سۆسیالیزم لەگەڵ هێڵی فەرمی ستالیندا جیاوازیشی نەبوو. دەردەکەوێت کە هیچ کەسێک جیاوازی لە نێوان ئەو هەنگاوانەی کە هەڵدەهێنرانەوە و بە سۆسیالیزم ناودەبران هەسپێ نەکردبێ و گوایە کێشە لەسەر ممکنبوون و نەبوونی ئەو هەنگاو هەڵگرتنانە بووە لە چوارچێوەی یەک وڵات. حرەکەتی دوای شۆڕشی رووسیا نیشانیدا کە چۆن بەکردەوە باڵی ستالین پلاتفۆرمی ئابووری ئۆپۆزیسیۆنی یەکگرت و ترۆتسکی و زینۆڤیف عملی کرد و چۆن ترۆتسکیزم هەر بەو حرەکەتە بۆ هەتایە لە مەیدانی ڕەخنا لا پێکێنانی ئابووری سۆڤێتدا چەک کرا. ڕەوەندی سۆسیالیزم لە یەک وڵاتدا لە ڕوانگەی سۆسیالیستیەوە ڕەخنی لێ نەگیرە. سۆسیالیزمی ئەم ڕەوتە کە تێکەڵێک بوو لە دەوڵەتیکردنی ئابووری، سەنعەتیکردن و گەشەی هێزەکانی بەرەمێنان بەهێشتنەوەی کاری کرێگرتەوە هیچ ئالتەرناتیڤێکی سۆسیالیستی لە بەرامبەردا دانەنرا. لە ململانێ و کێشەی ئۆپۆزیسیۆندا پرۆلیتاریای سۆسیالیست و ئامۆژگاری و ئاماژەکەی ئەنگلز سەبارەت بە زەرورەتی شۆڕشی ئابووری پاش بەدەستهێنانی دەسەڵاتی سیاسی نوێنەرایەتی نەکران. خاڵی دووهەم ئەوەیە کە هەر ئەم واقعەتە هۆیەکانی سەرکەوتنی هەوادارانی سۆسیالیزم لە یەک وڵاتدا ڕوون دەکاتەوە. لەو سەروبەندەدا کە شۆڕشی رووسیا گەیشت بووە ئەڵقەیەکی چارەنووساز لە چارەنووسی خۆی، یانی لە سەروبەندی یەکلاکردنەوەی کاری شۆڕشی ئابووریدا ئۆپۆزیسیۆن بە هیچ جۆرێک لە بەرامبەر قەڵەمڕەوی ئابووریدا ئالتەرناتیڤی نەبوو. هەڵوێستی شۆڕشی جیهانی نەیدەتوانی چەکێک بێت لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ بورژوازیەکدا کە لە پشتی سۆسیالیزم لە یەک وڵاتەوە ئالتەرناتیڤی بۆ مەسەلەیەکی گرنگ و چارەنووسازی کۆمەڵ ڕەوتی حرەکەتی ئابووری پاش شۆڕش دەخستە ڕوو. ئۆپۆزیسیۆن بوو بە قوربانی نامۆیی خۆی لەگەڵ مێژووی واقعی شۆڕشی کرێکاری لە رووسیەدا. هەر چۆنێک بێت کاتێک کە بە پێودانگێکی فراوانتری مێژووی تەماشای ئەم دەورەیە لە شۆڕشی رووسیا دەکەین، ئەومان بۆ دەردەکەوێت کە خەتی سۆسیالیزم لە یەک وڵاتدا مەتریال و ئامڕازی گەیشتنەوەی سەر لە نوێی بورژوازی رووسیایە بەدەسەڵات. ئەمە سربەخۆیە لە نیەتەکانی ئەو تاکانەی کە ئەم خەتەیان نوێنەرایەتی دەکرد. بە هەڵبژاردننی ڕێگەی گەشەی ناشۆڕەجێرانە و سەرمایەدارانە با وەلاخستنی کاری پڕبایەخی شۆڕشی ئابووری و دابەزاندنی بۆ ئابووری دەوڵەتی و بەرنامەڕێژی خەتی ستالین ڕێگەی گەشەی شۆڕەژێرانی کۆمەڵی رووسیا و بەردەوامی شۆڕشی کرێکاری لە رووسیا داخست. لەم نێوانەدا ئۆپۆزیسیۆن و خەتی شۆڕشی جیهانی لە باشترین حاڵەتدا نوێنەرایەتی ئەو ڕادیکالیزمەیە لە حیزبی بەلشەڤیکدا کە بۆنی پاشەکشی دەکرد. بەڵام خۆشی لە بنەڕەتدا ڕێگەچارەیەکی جیاوازی نییە و دەستدەداتە بەرگریەکی بێ ئەنجام لەسەر بناغی پلاتفۆرمێکی سیاسی دیموکراتیک. ئەم جێگە و شوێنەی ئۆپۆزیسیۆن لە هەمان کاتدا بوو بەهۆی ئەوەی کە بەشە ڕادیکاڵەکانی پرۆلیتاریا ئەو بەشەی کە لە لاوازکردنی شوراکان نهێشتنی کۆنترۆلی کرێکاری، گەشەی بیرۆکراسی، دابەزینی ئاستی گوزەرانی پرۆلیتاریا و شتیتر ناڕازی بوون، یەکەم لە کولیەتی خۆیدا نوێنەرایەتی نەکرێت و دووەم لەلاوە بە دوای ئۆپۆزیسیۆنێکدا کێش کرێ کە لەسەر بناغی پلاتفۆرمی سنووردار و ناشۆڕەجێرانە لە بەرامبەر خەتی ستالیندا وەستا بوو. ئۆپۆزیسیۆنێک کە لە نوێنەرایەتیکردنی ڕادیکالیزمی واقعی شۆڕش لە نوێنەرایەتیکردنی حرەکەتی حیاتی شۆڕش بەروبەدیێنانی گۆڕانێکی گەورە لە شێوازی ئابووریدا بێتوانە بوو.
ڕێگەم بدەن لەم پراوێزەدا ئاماژە بەلایەنێکی دیکەی هەڵوێستەکانی ئۆپۆزیسیۆن بکەم. ئەمڕۆکە زۆر کەس لەوانیش هەندێک هاوڕێ لە سیمینارەکانی خۆماندا باوەڕی ئۆپۆزیسیۆن با زەرورەتی شۆڕشی جیهانی و لە توانەدا نەبوونی سوسیالیزم لێک وڵاتدا بە بەڵگەی ئینتەرناسیۆنالیزمی ئەو دەزانن. بە بۆچوونی من ئەم ڕوانگەیە هیچ لایەنێکی ئینتەرناسیۆنالیستی تایبەتی نییە. بۆ دەبێت کەسێک لەو بڕواایەدا بێت کە چارنووسی شۆڕشی رووسیا بە دەلیلی دواکەوتووی رووسیا لە ڕووی پیشەسازیەوە بە شۆڕشی ئەڵمانیاوە بەسراوەتەوە ناوی ئینتەرناسیۆنالیستی لێبنرێت. ئینتەرناسیۆنالیزم یانی باوەڕبوون بە خەسڵەت و ناسنامەی جیهانی چینی کرێکار و داکۆچی لە شۆڕشی کرێکاری لە هەر شوێنێک و لە گشت شوێنێک، یانی داکۆچی لە شۆڕشە کرێکاریەکان لەبەر کرێکاری بوونیان. بەڵام ئەگەر کەسێک لە شیکردنەوەی مشەخەسی خۆیەوە بگاتە ئەم ئەنجامە کە شۆڕش لە وڵاتی ئەلێفدا لە ڕووی بەردەوامبوونی خۆیەوە بەهۆی جیاجیا بەسراوەتەوە بە شۆڕش لە وڵاتی بادا، ئەمە هیچ حکمێک سەبارەت بە ئینتەرناسیۆنالیزم لە ڕوانگەی ئەودا بەدەستەوە نادات. ئەمە شیکردنەوەیەکی مشەخەسە کە دەکرێت بێ هیچ کەموزیادێک لە سەنگەری شۆڕش لە وڵاتی ئەلفەوە ئەنجام بدرێت. مرۆڤ دەتوانێت ئینتەرناسیۆنالیست بێت و لە هەمان کاتە لەگەڵ شرۆبەیەکی مشەخەسی ئاوا لەسەر پەیوەندی نەپساوی شۆڕش لە رووسیا و ئەڵمانیا هاوڕا یان مخالف بێت. سەبارەت بە بابەتی تایبەتی رووسیا بە پێچەوانەوە باسی ئێمە ئەوەیە دەستکێشانەوە و کەمکاری لە درێژەدان بە شۆڕشی پرۆلیتاری تا گۆڕینی بناغەی ڕژێمی ئابووری لە رووسیا خۆی لە خۆیدا بەمانەی دەستکێشانەوە و کەمکاری لە ڕاگررتنی کرێکاری رووسی لە جێگا و شوێنی هێزێکی ئینتەرناسیۆنالیست و کاریگەردایە. بەڵام ئەم مەوەقعیەتە بەناو ئینتەرناسیۆنالیستیی ئۆپۆزیسیۆن وەک ئاماژەم پێکرد لە ڕاستیدا خۆی کەم و کوڕیەکانی ڕوانگەی ئۆپۆزیسیۆن و ڕووی هاوبەشی لەگەڵ خەتی ڕسمیدا لە بەرامبەر سوسیالیزم وەک شێوازێکی ئابووری و کۆمەڵایەتی دیاریکرا و پێداویستیەکانی ئەو لە کۆمەڵی رووسیای پاش شۆڕشدا نیشان دەدات. سەر لەبەری باسەکانی ئۆپۆزیسیۆن هەر ئەوەیە کە تەنها شۆڕش لە ئەڵمانیای سەنعەتیدا دەتوانێت ئەو ئاستا لە هێزەکانی بەرەمێنان کە بۆ سوسیالیزم حیاتیە بخاتە بەردەستی شۆڕشی پرۆلیتاریەوە. ئەمە ڕوانگەیەکە کە لەودا ئیمکانیەتی بەرەو پێشبردننی شۆڕشی رووسیا تا ڕادی شۆڕش لە ئابووری رووسێدا هەر لە سەرەتاوە ڕەت کراوەتەوە. ڕاستیەکەی ئەوەیە کە شۆڕشی ئەڵمانیا جێوڕێیەکی چارنووسازی لە استراتیژی بەڵشەڤیکەکاندا هەبوو. دۆرنمایی چاوەڕوانکراوی ئەم شۆڕشە و ئەم ئاسووە عەمەلیەی کەوەها شۆڕشێک لە ڕووی پرۆلیتاریا لە رووسێدا دەیکردەوە خۆی یەکێک بوو لەو کارکردانەی کەوای کردبوو هەنگاوەکانی دواتری شۆڕشی رووسیا لە زمینەی ئاڵوگۆڕی ئابووریدا ورد نەکرێتەوە. بەڵشەڤیکەکان بە ئاشکرا و ڕاستەوخۆ هاتنەدی ئاسووی ئابووری خۆیان بە شۆڕشی ئەڵمانیاوە گرێدا بوو. بێهۆنیە کە قسە و باسە دەربارەی ئاسووی دوورتری ئابووری رووسیا تەنها کاتێک بە شێوەیەکی جدی دەخرێتە ڕوو کە ئیتر ڕوونەدانی شۆڕشێکی کرێکاری لە ئەڵمانیا لانیکەم لە کورتماوەدا دەرکەوت بوو. دیسان بێهۆنیە کە خەتی ستالین لە بەرامبەر تێڕوانینی نەریتی لە حیزبدا کە چاوەڕوانی شۆڕشی ئەڵمانیا و ئەوروپا بوو دیدگای خۆی ناودەنێت سۆسیالیزم لە یەک وڵاتدا. جێگەی داخە ئەو حکمەی کە لە تیۆری بۆلشەڤیزمدا لە لەگدانەوەیەکی دیاریکراودا دەربارەی هەلومەرجی دیاریکراو لە دەورەیەکی دەستنیشانکرادا بەدەست هاتبوو، ئەمڕۆ لە لای بەشی زۆری چەپی ڕادیکاڵ بوو بە حکمێکی تیۆری گشتی. دەربارەی مەحاڵبوونی پێشڕەوی ئابووری سۆسیالیستی لە چوارچێوەی یەک وڵاتدا و دەربڕینێکی ئایدیالیستی مەکتەبی و ئینفعالی لە شۆڕشی سۆسیالیستی جێگەی دەرکی زیندوی مارکس و لینینی گرتوتەوە، دەرکێک کە لە هەمان ئامۆژگاری و ئاماژەی دوو دێڕی ئەنگەڵسدا دەربارەی ئەرکی پرۆلیتاریا لە پاش بەدەستێنانی دەسەڵات لە ناویاندا ئەرکی کۆمۆنەی پاریس ڕەنگی داوەتەوە. بە هەرحاڵ لە بەرگەیەکی شۆڕشی رووسێدا کە بە شێوەی واقعی دەبوایە
ئالتەرنەتیڤی ئابووری پڕۆلیتاری لە بەرامبەر ئالتەرنەتیڤی ئابووری بورژوازیدا دابنرێت، دەورانێکە کە ئەرچی ئابووری شۆڕشی کرێکاری، سۆسیالیستیکردنی بەرەمێنان و نەهێشتنی کاری کرێگرتە دەبوایە بە سیاسەتی ڕۆشنی ئابووری کارگێڕی حقوقی و بەرەمێنان تەرجمە بکرێت و لە بەرامبەر سەرمایه‌داری دەوڵەتیدا کە لەژێر ئاڵای سوسیالیزم لە یەک وڵاتدا تەرح دەکرا دابنرێت. مناقەشات لە حیزبی بەلشەڤیکدا لە قاڵبی ململانەی ناسیۆنالیزم و ئینتەرناسیۆنالیزمدا دەچووە پێشەوە. ململانەی سۆسیالیزم و کاپیتالیزم لە خودی رووسیادا کەمڕەنگ بوو. بەم پێیە نەتەنها لە بەرامبەر ناسیۆنالیزمدا ڕیزبەستنی واقعی بەدینەهات، بەڵکو بە کەمکاری و دەستکێشانەوە لە ڕەخنەگرتنی سوسیالیستیانە لە ئەڵتەرناتیڤی ئابووری ناسیۆنالیزم، زاڵبوونی ئەم مەیلە لە حیزبی بەلشەڤیک و دەوڵەتی سۆڤێتدا ئاسان بوو. ئەو ڕەخنە ئابووریەی کە دەگیرە چوارچێوەی سەرمایه‌دارانەی خەتی ڕسمی نەدەدایە بەرهێرش، بەڵکو لەسەر خێرایی سەنعەتیکردن و پەیوەندی لەگەڵ جوتیارەکان و شتیتر چەقی بەست بوو. لە یەک گوشەدا بابەتی بنەڕەتی شۆرشی پڕۆلیتێری ئابووری سوسیالیستی لەم مشتومڕانەدا نوێنەرایەتی نەکرا. چوارهەم، سەبارەت بە سۆڤیەتی ئەمڕۆ. کۆمەڵگەی سۆڤیەتی ئەمڕۆ سەرمایه‌داریە. باسی وەک شێوەی بەرەمێنانی نوێ ویان ئابووری سەردەمی گوزار هەرگیز جێگەی قبوڵ نین، بەڵام لەگەڵ ئەوەشدا بە بڕوای ئێمە سۆڤێت سەرمایه‌داریەک بەو تایبەتیانەی سەرمایه‌داری زاڵ بەسەر کۆمەڵگاکانی ئەوروپای ڕۆژئاوا و ئەمریکادا نییە. بە بڕوای ئێمە سەرمایه‌داریەک لە ژێرناوی سوسیالیزمدا بە دوای شۆڕشێکی کرێکاریدا سەقامگیر بووە و خۆی گرتووە. خصوصیاتی تایبەتی هەیە کە دەبێت بیان ناسین و شیان بکەینەوە. بوونی کاری کرێگرتە، بەکاڵابوونی هێزی کار و ڕێخستنی بەرەمێنانی کۆمەڵایەتی لەسەر بناغەی کاری کرێگرتە بۆ سەلماندنی ئەوەی کە ئابووری سۆڤێت سەرمایه‌داریە بەسن. بەڵام ئەوەی کە دەبێت لە زمینەی تایبەت مەندیەکانی ئەم ئابووریەدا ڕوون بکرێتەوە دەکەونە ئاستی کۆنکریتر لەم تایبەتیە گشتی و خەسەتە دیاریکراوەی سەرمایه‌داریەوە، وەکو فاکتەری فرەسەرمایە و کێبڕکێ، چه سیستەمێک لە سۆڤیەت یان قانونەکان و پێداویستیە بناغەیەکانی سەرمایە بە شێوەی قانونی دەرەکی و مادی لەسەر سەرمایە ئاسان دەکات. سوپای زەخیرەی کار لەم کۆمەڵەدا چه شێوازێک دەگرێتە خۆی؟ زێدەبایی بە چ جۆرێک لە نێوان بەشە جیاجیەکانی هەموو سەرمایی کۆمەڵایەتی و بەشە جیاجیەکانی بەرەمێناندا بەشبەش و دابەش دەکرێت؟ دەوری بەهاو بازار لەم ئابووریەدا چییە؟ لێرەدا ناچمە ناو ئەم باسانەوە. ئەمە مەیدانێکی زۆر گرنگی باسکردن و لێکۆڵینەوە و شیکردنەوەیە. ئەوەندە بەسە کە بۆچوونی خۆمان لە ڕووی جەدەلیەوە سەبارەت بە ماهیەتی ئابووری سۆڤیەت دەرخست بێت. لەم زەمینەیەدا هەم من و هەم هاوڕێ ئیرەجی ئازەرین لە نووسینەکانی خۆماندا لەبارەی قسەوباسەکانی سوئیزی و بتلهایم خەڵگەلێکمان تەرح کردووە کە دەبێت هێڵە بنەڕەتیەکانی هەڵوێستی ئێمەیان ڕوون کردبێتەوە. پێنجەم، دەرسێکی پایەی شۆڕشی کرێکاری لە سۆڤیەتدا. بە زۆری چەپی ڕادیکاڵ لە ئەزموونی سۆڤێتەوە دەرسی دیموکراسی یان دەرسی زەرورەتی پاراستنی پوختەیی و ئایدۆلۆژیکیان وەرگرتووە. هەمویان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە چۆن هەڵاتیۆریەکان دەتوانن ڕێی شکستی شۆڕشی کرێکاری خۆش بکەن، چۆن پێشێلکردنی توخمی دیموکراسی لە تیۆری سوسیالیزم و لەبەر ئەوەش گوێنەدان بە پێشێلکردنی دیموکراسی لە پەیوەندیە ناوخۆیە حیزبیەکاندا ویان لە دەستگای حکوومەتدا دەتوانێت کاریگەری تێکدەرانە بۆ شۆڕشی پڕۆلیتاریا بەدی بێنێت. ئەم گەڵاڵەکردانە ئەگەر لە پایی مادی و مێژووی خۆیان جیا نەکرێنەوە هەڵبەتە گرنگ و بەنرخن، وەلێ ئەمە هێشتا ئەو گرەیە ناکاتەوە کە کۆمونیستی ئەمڕۆ دەبێت لە ئەزموونی شۆڕشی رووسیاوە فێری بێت. هەر ئەو مەسلەی کە ئەنگەڵس لەسەر بناغی ئەزموونی کۆمۆن جەختی لەسەر کردەوە. هیچ ڕادەیەک لە خۆسازدانی تیۆری ئێمەی کۆمونیستی ئەمڕۆ،
هیچ ڕادەیەک لە پەروەردەکردنی تیۆری ئێمە و هیچ ڕادەیەک لە تێگەیشتنی ڕەوشت و شێوەکارە دیموکراتیەکان لە ڕیزەکانماندا ناتوانێت ئەوە زامن بکات کە لەو دەورانەدا کە شۆڕشی کرێکاری شکڵ دەگرێت ئێمە لە حیزبێک کە بە ئەندازەی حیزبی بڵشەڤیک بەدەسەڵات پتە و ڕووناک بین بێت بەهرەمەند بین. ئەوەی کە ئێمە دەتوانین هەمان بێت و بەداخەوە بڵشەڤیەکان بەو جۆری کە پێویستە لی بەهرەمەند نەبوون هەبوونی ئاسۆی ڕۆشنی ئابووریە بۆ گۆڕینی شۆڕەجێڕانەی کۆمەڵ پاش بەدەستێنانی دەسەڵات لەلایەن چینی کرێکارەوە. هەر کاتێک چینی کرێکار دەسەڵات بەدەستەوە بەگرێت کۆمەڵ لە ڕووی بابەتیەوە ئەم پرسیارە ڕوبەڕووی دەکاتەوە کە قەرارە بەم دەسەڵاتە چی بکات ئەگەر ئەم دەسەڵاتە بۆ بەدیهێنانی شۆڕش لە شێوەزی ئابووری کۆمەڵدا بەکار نەهێنێت ئەگەر بناغەی مڵکایەتی و بەرەمێنانی بورژوازی نەگۆڕێت ئەگەر دەسەڵاتی سیاسی چینی کرێکار وەک ئامڕازێک نەخرێتە خزمەتی دامەزراندنی مڵکایەتی کۆمەڵایەتی و سوسیالیستی لە هۆیەکانی بەرەمێنان و نەهێشتنی کاری کرێگرتەوە ئەگەر ئەم دەسەڵاتە بۆ بەدیهێنانی ئەو شۆڕشە ئابووریە بەکار نەهێنرێت کە تەوەری ڕۆحی شۆڕشی سوسیالیستی پڕوویتاریا پێک دەهێنێت ئەو کاتە هەموو سەرکەوتنێک بە شکست دەکەوێتەوە. ئەو کاتە تەنانەت سەرکەوتنی سیاسی کرێکاران کارێکی کاتی دەبێت و بە پێودانگی فراوانتری مێژووی بێئەنجام دەمێنێتەوە. ئەمە دەرسی بنەڕەتی شۆڕشی کرێکاریە لە رووسیا. ئازیزان و خۆشەویستان، ئەوەی لێرەدا بۆ بخێننەوە بەشی حوتەم بوو لە هێڵا سەرچەکانی ڕەخنەی سوسیالیستی لە ئەزموونی شۆڕشی کرێکاری لە سۆڤیەت کە قسە و باسی مەنسوور حکمەتە لە سیمیناری حیزبدا و بۆ بڵاوکردنەوە لە بۆڵتنی مارکسیزم و مەسەلەی سۆڤیەتە ڕێکخراوە. ئەم باسە لە بڵاوکراوەکانی یەکێتی خەباتی کۆمونیزمی کرێکاریەوە وەرگیراوە. شاد و سەرکەوتوو بن. ئێرە ڕادیۆی پێشەنگە دەنگی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانە.